بەخێربێن بۆ ناوەزەترین کەناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەلاح. ماندوم ماندوم مانیەنە 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 باشە باشە خەسە خەسە چۆنی چۆنی وەشنی وەشنی وەشەنی وەشەنی باشی باشی خەسەنی خەسەنی خەسنی خەسنی لەکوێ دەژیت لەکوێ دەژیت چکور ژیوی چکور ژیوی تەمەنت چەندە تەمەنت چەندە چەند ساڵینی چەند ساڵینی خەڵکی کوێی خەڵکی کوێی خەڵکو کوگەینی خەڵکو کوگەینی خەڵکو کوگەینی خەڵکو کوگەینی من 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 تۆ 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 ئەو ئەو ئاو ئاو وەرە وەرە بۆ بۆ بەسەر چاو بەسەر چاو سەر و چەمە سەر و چەمە واز بێنە واز بێنە واز بارە واز بارە سەرم دێشێ سەرم دێشێ سەرم مێشۆ سەرم مێشۆ دەخەوم دەخەوم مووسوو مووسوو شەوشاد شەوشاد شەوەت شادە بۆ شەوەت شادە بۆ خوات لەگەڵ خوات لەگەڵ خوات چەنی خوات چەنی بیرتان نەچێت چەناڵی مەمەد سەلاح لە یوتیوب سەبسکرایب بکەن و زەنگۆڵەکەش چالاک بکەن.